پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا باسی فەزڵی ئەو کەسەمان بۆ دەکات، باسی خێر و پاداشتی ئەو کەسەمان بۆ دەکات کە لەبەر خاتری خوا سەردانی نەخۆشێک دەکات. کەسێکە نەخۆشە لەبەر خاتری خوای گەورە سەردانی بکەی، بەڵام بەداخەوە ئەم ڕۆشتەکان وای لێ هاتووە ئەوەی کە بۆ خوایە زۆر کەمە. دعوەتێ دەکات، ڕسم دەگرێ فڵان کەسم دعوەت کرد، سەردانی فڵان نەخۆشم کرد، یارمەتی فڵان کەسم دا، قەرزم بۆ فڵان کەس دایەوە، لە کرێخانووی فڵان کەس خۆش بووم. شتەکان هەمووی بۆ ناو دەرکردنە، ئیلا کەمێک نەبێ. ئەمانە لای خوا پاداشتی نییە، چونکە بۆ خوا نییە، بۆ عەرزکردنی خۆتە، شەخسێتی خۆتە. بەڵام ئەگەر ئینسان لەبەر خاتری خوای گەورە سەردانی نەخۆشیە بکە و منەتیش نەکا بەسەر نەخۆشەکەدا بە ڕسم گرتن و وێنەگرتن، ئێستا سەردانی کاک فڵان کەس ما کرد خوا شیفایدا، پێویست ناکە. ئەم شتە پێویست ناکەم، عیبادەتێکە. سەردانیکردنی نەخۆش عیبادەتە، پێویست ناکە منەت بەسەر خەڵکیا بکەی. دەتوانی بڵێ فڵان کەس نەخۆشە دوعای خێری بۆ بکەن، پێویست ناکە بڵێ من سەردانی کرد دوعای خێری بۆ بکەن، ئەمەی ناوێت. ئەمەی بۆ چییە؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سەردانی برایەکی نەخۆشی خۆی بکات، ئەو ڕێگایی کە دەیبڕێت بۆ سەردانی نەخۆشەکە، ئەو ئینسانە وەکو وایە لە باخەکانی بەهەشت بڕنێ، بچنێ، بەرووبوومەکانی بەهەشت بخوات. یعنی حساب کە ئەو ئینسانە دەڕوات بە ناو دارەکانی بەهەشتا و بۆ خۆی لە بەرووبوومەکان و میوەکانی بەهەشت دەکاتەوە، حتا ئەو کاتێک کە دانیشێ. واتە ئەو کاتێک کە لە ماڵ دەرەچێ یا لە شوێنێکەوە دەرەچێ وەلای نەخۆشێک، ئەو ئینسانە ئەوەندە خوای گەورە ڕێزی لێگرتووە وەکو وایە لە ناو بەهەشتا بێت، بەرووبوومەکانی بەهەشت بچنێ و بڕنێت. بەڵام کاتێک کە لای نەخۆشەکە دانیشت، غەمەرەته الرەحمە، ڕەحمی خوا دای ئەپۆشێت. خوای گەورە ڕەحمی خۆی دەڕژێنێ بەسەر ئەو ئینسانەدا کە سەردانی نەخۆشێکی کردو لەبەر خاتری خوای گەورە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت جا ئەم سەردانیە چ کاتی ئەنجامەدرێت؟ ئەگەر تاقی بەیانی بێ، لە چۆن دەڵێن نوێژی بەیانی و هەتاکو و نوێژی نیوەڕۆ، ئەگەر تاقی بەیانی بوو، ئەوە هەتاکو ئێوارە، هەتا ئەو کاتەی کە شەوی بەسەرا دێ مەتا مەغریب 7,000 مەلایکە دوعای خێرت بۆکە. بیهێنە بەرچاوی خۆت، ئەگەر ئینسانێک کەسێکی چاک بێ، خواناز بێ، دوعای خێرت بۆ بکات، زۆر دڵت پێی خۆشە. یا کەسێ لە حەج بێ، لە عومرە بێ، لە عەرەفە بێ، بڵێ دوعای خێرت بۆ بکەم، پێت خۆشە. ئەی باشە ئەمە بۆ ئینسانێکی تاوانبار ئەوەندە پێت خۆشە. ئەی ئەگەر 7,000 مەلایکە کە یەک گوناهیان نییە بە هەموویانەوە، سەلامی خوایە لەسەر بێ. ئینسانش کە گوناهی نەبوو، کە حەرام خۆر نەبوو، کە ڕوو لە خوا بوو، عیبادەت و دوعای قبوڵە. گومانی تیانی ئەوان سەلامی خوایە لەسەر بێ، یەک چرکەیەک یەک جارێک بێ فەرمانی خوا ناکەن ئەو مەلایکانە سەلامی خوایە لەسەر بێ. جا ئەگەر تاقی بەیانی سەردانی نەخۆشێکت کرد، هەتاکو ئێوارە، واتە ئەگەر پێش نیوەڕۆ کردت، هەتاکو ئێوارە 7,000 مەلایکە داوا ئەکەن لە خوای گەورە لێت خۆش بێ. خوایگیان فڵان کەس لێی خۆش بە، خوایگیان فڵان کەس بخە بەهەشتەوە، خوایگیان فڵان کەس لە دۆزەخ ڕزگارکە، خوایگیان هەرچی باش بێ، دوعای چاک بێ بۆ تۆ یەکەن. 7,000 مەلایکە. و ئەفەرمێت ئەگەر سەردانیەکەی تۆ وەلای نەخۆشەکە تاقی ئێوارە بوو، لە دوای نیوەڕۆ بوو یا شەو بوو، سەردانیەکەی تۆ هەتاکو بانگی بەیانی 7,000 مەلایکە دوعای خێرت بۆکە. جا ئەگەر تاقی بەیانی سەردانی نەخۆشێکت کرد و تاقی ئێوارەی سەردانی نەخۆشێکت کرد، ئەوە 140,000 مەلایکە دوعای خێرت بۆکەن لای خوای پەروەردگار. هەمووی پاڕێتەوە بۆ تۆ کە خوای گەورە لێت خۆش بێ، کە خوا بتخاتە باشتەوە، کە خوا لێت ڕازی بێ. چیە هەیە لە ئێمە پێویستی بەمە نەبێت؟ سەردانیکردنی نەخۆش لەبەر خاتری خوا ئەمە پاداشتەکەیەتی. جا ئەگەر ئێمەی موسڵمان پێویستمان بەوەیە کە نەخۆشێک هەبوو زانیمان سەردانی بکەین، بەداخەوە بۆ تەعزیە کە حرام و کە ناشەرعیە، تەلەفۆن بۆ هەموو خزمەکانەکە فڵان کەس مردووە باوچینمە تەعزیە، بەس نەخۆشەیە، سوێن بەخوا دوومان نەخۆشە، خزمی نزیک خۆتە پێت نەزانیوە،
مانیان نەخۆش بۆ نەتزانیوە کەس پێت ناڵێ بەس بۆ تەعزیەکە قسووری ناکەن کە هەمووی حرام و ناشەرعیە هیچی بۆ خوانی هەمووی بۆ ڕیایە بەڵام بۆ ئەمە کە ئەم خێر و بەرەکەتی تایە خەڵکی سارد و سڕن فڵان کەس نەخۆشە با بمرێچین بۆ سەردانی تەعزیەکەی ئەمەی کە خێری تایە ناڕوات بۆ تەعزیەکە کە حرامە و بیدعەیە و کە ناشەرعیە و شوێنی ماستا و ڕیایە بەخوای گەورە بڕۆ بۆ تەعزیەکە هەتا کابرا نەیبینە نایەتەوە چونکە ئیسبات وجود دەبێ بکە شین و شایتە سەوایی نەهاتەوە بە تەعزیە باوکم ناچمە تەعزیەکەی نهاتەوە بە تەعزیە فڵان کەس ناچمە تەعزیەکەی بەس تۆ لەبەر خاتی خوا ئەمەی کە خێری تایە ئەمەیە فڵان کەس نەخۆشە بۆ سەردانی ناکەین هەیە هەفتەیە دە ڕۆژە نەخۆشە بێت نەزانیوە بەڵام بۆ تەعزیەکەی یەکسەر تەلەفۆن بۆ کرێ بەداخەوە ئەوەی عیبادەتە خوا پێی خۆشە حسابی بۆ ناکەین ئەوەشی کە شەیتان پێی خۆشە هەمومان گورج و گۆڵین بۆی خۆزگای ئەوە نەحەزمان لە تەعزیە و نەحەزمان لە عیبادەت وایە ئەوانەی کە ئەهلی تەعزیەن مەسم ئەوانەیە سپاس بخوا ئێمە ئەهلی تەعزیەنین و ناشین بۆ تەعزیە بەڵام ئەوانەی کە ئەهلی تەعزیەن ئەوە نەحەزیان بە تەعزیە حەزیان نە بە نوێژە نە بە جومعەیە نە بە تەراویحە نە بە ڕۆژووە نە بە نوێژ هیچ شتێک بەس تەعزیە ئامادە نێ بێ بۆ مزگەوتەکە لە بەردەم ماڵ خۆیەتی بەس بۆ تەعزیە ئامادەیە بڕوە 100 کیلۆمەتر 150 کیلۆمەتر ببڕێ حیامە چێ ئەی نازانین لای خۆش حیاتە چێ ڕۆژێکش دێ لای خوا فەز حەبی لەسەری کە عیبادەت بۆ خوا نەکردووە کەواتە ئینشاڵڵا ئاگاداری خۆمان بین ئەمە خێرەکەیە سەردانیکردنی نەخۆش